هەمیشە یاریزانە جیهانەکانمان بینیوە لەسەر درێسەکانی خۆیان ئیمزا بۆ هەوادارانیانەکەن، بەڵام ئەم جارە جیاواز ئەستێرەیەکی تۆپی پێی جیهانی ینی مانچستەر سیتی و هەڵبژاردەی ئینگلتەرا فیل فۆدین ئیمزا لەسەر درێسی یانەیەکی کوردیەکە کە یانەی چوارقوڕنەیە لەلایەن ئەم هاندەرە سەرسەختەی چوارقوڕنەکە دەلاکی تایبەتی فیل فۆدینە درێسی یانەکەی خستۆتە بەردەستی ئەویش ئیمزای لەسەرەکات. یانەی چوارقوڕنەکە یەکێکە لە یانە بەشدارەکانی خولی نایابی تۆپی پێی کوردستان ئەم وەرزە ئاسێکی بەرزی هەیە و توانیوێتی دوای تێپەڕبوونی 13 یاری لە خولەکە 23 خەڵکۆ بکاتەوە بچێتە دووەمی ڕێزبەندی. دوهەمین یاریشان کە لەگەڵ زاخۆ سەرکەوتنی بەدەستهێنا لە کاتی گەشتنەوەیان بە چوارقوڕنە هاندێرێکی زۆر لە چاوەڕوانی ئەواندا بوون و بەیاری ئاگرینەکان پێشوازیان لە ستافی یانەکە کرد کە لە یاری لە زاخۆ گەڕانەوە هاو شێوەی ئاهەنگەکانی سەری ساڵ ئەوانیش ئاهەنگیان جێڕا. هەروەها یەکێک لە هاندەرەکان یانەی چوارقوڕنە بە ناوی هاوکار مەحموود حاجی لە بەریتانیا کە سەرتاشی تایبەتی فیل فۆدینی ئەستێرەی مانچستەر سیتیە درێسی یانەی چوارقوڕنەی خستە بەردەم فۆدین و ئەویش ئیمزای لەسەر درێسەکەی یانەی وەرزشی چوارقوڕنە کرد.